ئێمە تاوان پێشوازیمان لە تیاری سەدری کرد خۆتان نەزانن لە دوو ڕۆژی ڕابردووان لێرە لە هەرێمی کوردستان و لەگەڵ لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان کۆبوونەتەوە مەشروعێکی بەڕێز مقتدا سەدریان پێبوو ئێمە مەشروعەکەمان لێ وەرگرتون دراسەیەکەین و پێشتریش ناوەڕۆکی پرۆژەکەمان لە ڕێی دەستگاکانی ڕاگەاندنەوە بینیوەوە سەرنج و تێڕوانین و توێبینی خۆمان لە ڕێگای کوتلەیەکی خۆمانەوە لە پەرلەمانی عێراق گەیاندووە و جارێکیش تەوان ئێمە دراسەیەکەینەوە ئێمە بەگشتی پێشوازی لە هەر هەوڵێکەکەین لەسەر ئاستی عێراق کە لە پێناوی خۆشگوزەرانی هاوڵاتیانی عێراقدا بێ لە پێناوی ئاسایشی هاوڵاتیانی عێراقدا بێ بەگشتی وە شتێک بێ کە خزمەتی هەموو پێکاتە ئەساسیەکانی عێراق بکە و دان مافی پێکاتە ئەساسیەکانی عێراقدا بنێ و حقیقەت ئێمە و گفتی کۆمەڵی ئیسلامی شوێڕای بەخێرهاتن و پێشوازیکردنیان تاکیدمان لەسەر کردەوە ئێمە بە پێی دەستورێک لە چوارچەوەی عێراقدا بەیەکەوەی و لە چوارچەوەی ئەو دەستورە ئەبێ مافەکانی کورد بدی بێن لە هەرێمی کوردستان و تەنها گەلی کورد بۆی هەیە بڕیا لەسەر چارەنووسی خۆی بدا لە عێراقدا ئەو گەلی کووردە بەویستی خۆی بڕیاری بوونی لەگەڵ عێراقدا و دوای ڕوخانی ڕژێمی پێشوو و گەلی کورد خۆی توانێتەوە بڕیا لەسەر بەخواستی خۆی بڕیا لەسەر چارەنووسی خۆی بدا و ڕێگە ئاساییەکانیشی بەنسبەت ئێمە و جاری تریش ئێمە کۆمەڵی ئیسلامی ئەومان تەکید کردووە کە هەنگاوی یەکەم لە ناوخۆی هەرێمی کوردستانە و هەنگاوی دووهەم لە ڕێگای لە ڕێی بەغداوە دەست پێکە پاشان کورد دەتوانێت لەو ڕۆوە هەنگاوی ئەساسی بنێت و ئومێدەوارین کە هەموو هەوڵەکان لە عێراق لە پێناوی ئەوە بن کە ئاسایش و ئەمنیەت بۆ هەموو شار و شارۆچکانی عێراق بگەڕێتەوە و قسە لەسەر مووسڵیش کرا حەقیقەتەن و کۆمەڵی ئیسلامی پێمان وابوو هەنگاوەکانی خزمەتکردنی دوای داعش لە مووسڵ پێش لە ناوچوونی داعش دەست پێکە ئەبێ ئێستا هەنگاوەکان تەندروست بن هەنگاوەکان سەحیح بن و هیچ هەنگاوێکی تائیفی نەبێت لە مووسڵدا و ئەوە بێت کە خزمەتی خەڵکی مووسڵ ئەکا و ئێمە پێشتریش لە دەستپێکی دەستپێکردنی ئازادکردنی مووسڵ ئەوەمان ڕاگەاند و کۆمەڵی ئیسلامی ئێمە لەگەڵ پاراستنی دیمۆگرافیای مووسڵین و لەگەڵ ئەوەین کە گەڕانەوەی مووسڵ بۆ مووسڵیەکان و خەڵکی ناوچەکە بێ و خۆشتان نەزانن کوردیش بەشێکی ئەساسی ئەو پێکهاتەیە کە لە مووسڵ و لە دەوروبەری مووسڵ نیشتەجێن